خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە توانین باس لەوە بکەین پەیوەندی بتەوەکانی نێوان ژن و سروش کامە لەوانەیە بڵین دەستەواژەیەکی تازەیە و بزانین تا چەند گرنگی هەیە ئەم بابەتە. ئێمە زۆر جار لە کێشە کۆمەڵایەتیەکانی نێوان ژن و پیاوانە زۆر بابەتی گرنگە بووە کە گفتوگوی لەسەرکراوە بۆرە و چارەسەرێکی تەندروست بڕوە، بەڵام ئەم جاریان بابەتێکی جیاوازتر هاتوۆتە نێوانەوە کە سروشتە. ئەزانین کە سروش بۆ خۆی چارەسەرێکی زۆر گرنگە بۆ مرۆڤەکان لە ڕووی دەرونیەوە کە ئاساییان کاتەوە، بەڵام زۆر جاریش خۆمان نەتوانین ئەو سروشتە بەرەو جوانتر و جوانتریش بەرین بە هەڵسوکەوتی خۆمان، بە ڕەفتاری خۆمان، بە هاوسەنجی لە نێوان ژنان و پیاوانە، تا چەند کاریگەریەکانی پیاوان واکات کە ژنان بەرەو نامۆی بەرن سروش بەرەو خراپی بڕۆ. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. ئێمە بابزانین ئەم بابەتە لە کەیەوە سەری هەڵداوە، ژن و سروشت پەیوەندیەکان تا چەند بەیەکەوە هەیە و لە هەمان کاتیشا چۆن نەتوانین ئێمە لە سروشتەوە کێشە و گرفتەکان چارەسەر بکەین. بۆمە بەسە میوانداری زۆر بەڕێز خات و هەڵوێز عەبدولکەریم ماگرۆک و سەرۆکی ڕێکخراوی ئازادبوون بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. خات و هەڵوێز زۆر بەخێر بێت. ڕۆژتان باش، سپاس بۆم دەرفەتا، خۆشحاڵ بووم ببینینتان. سپاس بۆ تۆش. با هەر سەرەتا لەمەوە دەست پێ بکەین پەیوەندی پتەوی نێوان ژن و سروشت چییە و لە کەیەوە سەری هەڵداوە؟ بەڵێ زۆر بە جوانی و ئاماژەیەکی زۆر جوانە پێیانەوەی کە بە بڵێن پەیوەندی نێوان ژن و سروشت چییە. ئێمە پێشەوەی پەیوەندێکە تەنها لە نێوان ژن و سروشتە قسەی لەسەر بکەین کە بە بڵێن بابەتی سەرەکی ئەمڕۆمانە، بەڵام خۆی مرۆڤ هەر لە ناو سروشتا بوو. کاتێک ئەو نامۆیی کە بەڕێزە ئاماژەت پێەیە بۆچی مرۆڤ نامۆ بێت کە خۆی بەدابڕاو لە سروشت ئەبینێ و پێی وایە سروشت ئەبێ لە خزمەتی ئەوا بێ بە زهنێتێکی مرۆڤ سەنتەرانە بیر لە سروشت دەکاتەوە، ئەوەی لە ناو سروشتایە هەمووی بۆ خزمەتی خۆی بەکارەهێنێ. بەڵام بە تایبەتتر قسە لەسەر پەیوەندی نێوان ژن و سروشت بکەین، دۆزەرەوەی کشت و کاڵ ژن بووە و لە هەزارەها ساڵ پێش ئێستاە ژنان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە لە ناو کێڵگە و لە ناو خێزانەکانە بەپێی ئەو ڕۆڵە جێندەری کە هەی بۆ توانین بڵین لە سایە هەشتای ژنان هەمیشە ڕۆڵێکی ئەوە پێگەیەکی کاریگەریان هەبووە لە بەدەستهێنانی خۆراک، پشگیریکردنی خێزانەکانیان و ڕۆڵیان لە ناو کێڵگەکانە. ئەمە کاتێک کە ژن بەم شێوازە ڕۆڵی ئەبێ هەمە چەشنەی زیندەوەر ئەپارێزرێ کە بە لایف سەپۆرت سیستەم واتە سیستەمی پشتیوانی ژیاندا ئەندێ کە بەشێکی گەورەی سروشتە لێوە خاک، ئاو، هەوا، هەموو بەشەکانی دیکەی ئەم سروشتەش ئەپارێزرێ و ژنان ڕۆڵی گەورەیان هەبووە لە پاراستنی هەر ڕەگەزێکی دیکەی سروشتە. لێرەوە کاتێکە لە هەفتاکانی سەدەی ڕابردووە بە تایبەتتر لەبەرەوەی لە سەدەی بیستەمە قەیرانەکانی ژینگە وردە وردە گفتوگۆی لەسەرکرا و پەیوەندی نێوان مرۆڤ و سروشت، مرۆڤ و ئەم قەیرانانە چیە گفتوگۆی زیاتری لەسەرکرا، بە تایبەتتر ژن و سروشت هاتەکایەوە ئەم چەمکە دروست بوو ئیکۆفێمینیزم کە ڕەوتەیەکە سەر بە فێمینیزمە وەکو بزوتنەوەکە، بەڵام زیاتر گفتوگۆ لە نێوان ئەو پێگەی کە ژن لە سروشتا هەیەی وە ژن چۆن نەتوانێت پارێزەری سروشت بێ لەمەوە گفتوگۆکرا. بەڵام پێش ئەوەی کە ئەم بزوتنەوەی بەم شێوازە گفتوگۆی لەسەر بکرێ، با بڵێن توێژینەوەی لەسەر بکرێت لە کۆنفرانسەکانە ئەم پێگەی ژن زیاتر بخرێتە سەرباز، ئێمە ئەم مێژووەمان هەیە کە ئێمە خۆمان لە ناو سروشتا بووین بە تایبەتەی ژنان ڕۆڵی زۆر کاریگەریان هەبووە لە پاراستنی سروشتا، لە بوژانەوەی سروشتا و بۆ منە ئێمە ئەگەر لە بڵین نەتەوەکان و وڵاتەکانە بە جیاواز سەیریکەین هەر خۆمان لە بەروی کۆمەڵگەیەکی کوشت و کاڵی بوون ژنان و پیاوانی ئێمە، داپیران و باپیرانی ئێمە، ئەوەی کە بێکەس ئەڵێ بڵین هەرچی دانیشتووە لە دێک گشت خەریکی فەرمانن بۆ بەدەستهێنانی کارن، فەرقی نییە نێرومێ. بەم شێوازە ژنان و پیاوانی ئێمە لە ناو گوندەکانە پارێزەری سروشت بوون و ئەگەر بۆ مەسەیری نەتەوەکانی دیکە بکەین لە هندستان 300 ساڵ 400 ساڵ پێش ئێستا ژنانی ناو دارستانەکان ئەو ژنانی لە ناو گوندەکانە بوون پارێزەری درەختەکان بوون، لێەوە بزوتنەوەیەک دروستە بێت کە پێوترە بزوتنەوەی چیکپۆ کە دواتر ئەگاتە ڕۆژ ئاوا و لە ڕۆژ ئاوا لە ڕۆژهەڵات ئەم بزوتنەوەی سەر هەڵدەدا و ئەو کاتێک کە دارستانەکان ئەبڕێتەوە لەلایەن کۆمپانیاکانەوە یان لەلایەن هەر کەسێکەوە ئەم ژنانە باوەش بە درەختەکان ناکەن بۆ ئەوەی کە دارستان و درەختەکان بپارێزرن. بۆیە مێژووەکە زۆر لە کۆنەوە هەیە، بەڵام بە
تایبەتتر لە هەفتاکانی سەدەی ڕابردووە گفتوگۆی زیاتری لەسەر کراوە بوو بە ڕەوتێک لە فێمینیزم. زۆر باشە لە وتارەکانی بەڕێستا زۆر بەتوانی ئاماژە بە نێوان ژن و سروش دەکەیت. لێکێک لە سەردەر وتارەکاندا سەبارەت بەوەیە لە چ کاتێکدا پەیوەندی نێوان ژینگە و مرۆڤ تێکچوو ئەگەر باسێک لەوە بکەین. بەڵێ لە ڕووی ذهنیەتەوە ئەو کاتە پەیوەندی نێوان مرۆڤ و سروش تێکچوو کە مرۆڤ پێی وابوو کە ئەو بەشێک نییە لە سروشت و خۆی بەدابڕاو بینی و کاتێک کە ذهنەتی پیا و سالاری لە 5000 ساڵ پێش ئێستا سەری هەڵدا دواتر بە پاڵپشتی سیستەمی سەرمایه‌داری ئەم ذهنەتە پیا و سالارە زیاتر ڕەنگڕێژ بوو. دواتریش کە نیولیبرالیزمیەت ئەمانە کۆمەڵی قۆناغن کە یەک بە یەک وای کرد کە مرۆڤ و ژن لە سروشدا ببڕێ و کاتێک ئەم ذهنیەتە هاو ژنیش و سروشتیشی کرد بە کاڵا چونکە ژنێکی بە ئاگا سیستەم ناتوانێت مامەڵەی لەگەڵا بکە و کاتێک یەت سروشت بەخشەرێکی گەورەیە سەرچاوەکانی ئەم سروشتە بەکارهێنێ بۆ کاڵا بۆ دروستکردنی پێداویستەکانی مرۆڤ. بەڵام ئێستا ئەوەی کە سیستەمی کا زیاد لە پێداویستەکانی مرۆڤە هەمیشە لە بەرهەمهێنانە بۆ کەڵەکەکردنی سەرمایە و ژنیش لەبەرەوەی بەپی ئەو تایبەتمەندە فیزۆلۆژی و جەستەیی کە هەیەی توانای دروستکردنی مناڵی هەیە لەگەڵ ڕەگەزەکەی دیکە هەمیشە ژن هۆکار بە بۆی کە دەستی کاری بۆ دروست بکە. بۆیە لەم ڕۆوە هاتووە کە هەردوو بڵین ژنیش و سروشتیشی وەکو کاڵایەک بەکارهێناوە وەکو سەرچاوەیەک بەکارهێناوە بۆی کە بەردەوام ئەم دوو کەناڵە هۆکارێک بن بۆ کەڵەکەکردنی سەرمایە و هەردووکیان لە ڕۆڵێکی ئاکتیڤەوە لە ڕۆڵێکی چالاکە و بیانکە بە ڕۆڵێکی ناچالاک. ئەمە ئەو قۆناغانن کە یەک بە دوای یەک مرۆڤ و پەیوەندی نێوان مرۆڤ و سروشتی تێکگا و زیاتر ئەو ذهنەت و ئەقڵەتەی بەهێزتر کرد کە مرۆڤ بە تایبەتی مرۆڤ هەستپیەکە لە سەری سەرەوەی هەڕەمەکە دانرا ئەو حاکمی سەرە و زەویە ئەو بڕیار ئەیە کە سەرچاوەکان چۆن بەکاریان ئەو لە هەر شوێنێکی ئەم دنیا سەرچاوەیەک هەبێ بە ناوی ئابوووریەوە بە ناوی گەشەپێدانی ئابوووریەوە دەسی بۆ ئەبا بەکاری ئەهێنێ بەبێ ئەوەی ئەنی بیر لەوە بکاتەوە کە ئەم سەرچاوانە مڵکی ئێمن و مڵکینەوەکانی داهاتوون بەکارەهێنرێ و بەو شێوازە پەیوەندی نێوان مرۆڤ و سروشت تێکچوو. زۆر باشە بابینە سەر بابەتێکی گرنگ کە زۆر جار ئێمە باسیێواکەین بە تایبەت ژن کاڵین ژن دایکی شەگرێتەوە زانین کە میرەبانی دایک لە چیە و هەمومان لە دایکەکەەوە لە دایک بووین تا چەند نەتوانین بڵین ئەم میرەبانیە باڵە کێشێ بەسەر ئەوەی کە هەمیشە پرستێکی جوانەیە هەموو پیاوێکی ئازار ژنێکی ئازا لە پشتیوێتی تا چەند ئەمە ببێتە دەرفەتێک بۆی کە ژن هانی پیاو بە یەکسانی دروستکە نەک پێچوانەکەی دروست بێ زۆر جار پیا و بتوانێت کاریگەری وا لەسەر ژن بەجێ بێڵێ کە بارودۆخەکە بەرەونا ئاسایی بڕوە ئەگەر ئێمە ئەم دوو شێوازە ئاڕاستانە ڕوبەڕووی یەکتر بکەینەوە یاخو ئەمەی ژنەکە بەکار بهێنین وەکو دایکێک باشترە بۆی کە کۆمەلگایەکی تەندروستمانە بێ و دوورکەوینەوە لەوەی کە پیاوان بە ڕێگایەکی خراپانە ڕۆن و سەرزەنشتی ژنان نەکەن. بەڵێ خۆی ذهنەتی پیا سالاریت ئەم دوانەیە دروستەکە کە بۆ هەمیشە پیا و حاکمە لەسەر زەوی بە بڵێن مرۆڤ لەسەر بۆ کۆنتترۆلکردنی سروشت و هەروە پیاویش بۆ کۆنتترۆلکردنی ژن ئەمە ذهنەتێکە کە ئەو هاوشانی نێوان ژن و پیاو تێکەیە. ئێمە کێشەمان لەگەڵەوە نییە کە ژن لە پشتی پیاوێکی بەهێزەوە بێ بەڵام نابێت لە سێبەراوێ چکە ئەو ژنەش بێ ڕۆڵی خۆی ببینێ چکە گەر ژنەکە تەنها لە پشتی پیاوێکەوە بێ هاوشان نەبێ ئەم هاوسەنگێ تێکەچێ پێویستەکە ژنان و پیاوان هاوشانی یەکتر. ئێمەش نمونەی پیاوانی ئازادی خوازمان هەیە کە ڕۆژانە بۆ مافەکانی ژن بۆ مافەکانی سروش لەسەر ئاستی دنیا لە ناو هەرێمی کوردستان لە ناو کۆمەڵگەی کوردیا بۆ مافەکانی ژن ئەجەنگێ بۆ مافەکانی سروشت ئەجەنگە. مەسەلەکە ئەوەیە کە چۆن ئێمە وا بکەین پێویستەکە یەکەم جار ژن بە ئاگا بێ لەوەی کەچی لەسەر ئەو کارەکە چونکە ئێمە پێمان وایە ئیکۆفەمینیستەکان ئێمە پێمان وایە کە جەستەی ژن و زەهرەتی ژنیش داگیر کراوە. جەستەی ژن چۆن داگیر کراوە لەوەی کە جەستەی ئێمە ڕۆژانە لەژێر پیشەسازی جوانکاریە بە ناوی ئازادیەوە کۆمەڵێ مافی ڕووکەشانە لە ناو بازاڕە لە ناو ئەو سیستەمەی کە جەستەی ژنی کردووە بە کاڵا لەوەی کە کۆمەڵێ پێوانە و سایزی داناوە بۆ بەشەکانی جەستەی ژن بەم شێوازە ژن جوانە. ئەگەر ئێمە سەیری
پیاوانەکانی جوانی بکەین هەر با کۆمەڵگەی کوردی بە نمونەوە بگرین لە نەوەدەکانە جۆرێک لە جەستەی ژن لە جوانی دەموچاوی ژن با بڵێن داخوازی لەسەر بوو پێم خۆش نێ منە موشەیە بەکاربێنم بەس بەو شێوازەیە دواتر کە وردە بەرە و هەندێک بەناوکرانەوە ئەڕۆین سیرەکەین شێوازەکانی جەستەی ژن داواکاری جیاوازی لەسەرا تۆ بۆی ئەم داواکاریە بەدەستبێنی پێویستەکە بڕۆی کۆمەڵی نەشتەرگەری بکەی کە ئەمە پیشەسازیەکە ملیارەها سامان بەدەستێنێ لەسەر ئاسی دنیا کەواتە جەستەی من وەکو ژن ئەم جۆرە لە تێڕوانین دروستی کردۆنێک ئەوەی من خۆم چۆن مامەڵە لەگەڵ جەستەی خۆماکەەوە من حەزم بۆ جەستەی خۆم چۆنا وەکو تاکێک و ئەم حەزایە با بڵێن ئەم تێڕوانینە لەژێر چ کاریگەریەکە ئەگەر لەژێر کاریگەری بڵێن سیستەمی سەرمایهداری پیا و سالاریا بوو هەر بەو دەرداچێت کە منە بێ بچم کۆمەڵێ نەشتەرگەری بکەم بۆ ئەوەی دان بە جوانیەکەی منابنێ لە ڕووی زەهنەتیشەوە لەوەی کە لە کایەکانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی لە کۆمەلگایە هەمیشە ژن پەراوێز خراوە بۆچی چونکە ژن وادانرێ کە تۆ پێگەی تۆ زیاتر مناڵ دروستکردنە لە ناو ماڵە ئێمە بڵین ئێکۆفێمینیستەکان جەستەی ژن و ئەو بەرپرسیارەتی کە سروشت بە ژنی بەخشیەوە با بڵێن ئەندامەکانی جەستەی ژنی بەخشیەوە جێگی شانازین کەشەی لەگەڵەوەیانە ئیکۆفێمینیزم بەڵام ئەمە کاتێک لە ڕووی سیستەمەوە بەکارێت بە زێهنێتێکی پیاوسالاری بەکارێت بۆ خزمەتی سیستەم بەکارێت لێرە دژیەکە کە دروستە بێ ئەمە بۆچی باسکردژن ئەبێت وریا بێ بەرامبەر بە ئەمە ئاگایی هەبێ بەرامبەر بەمە کاتی ئاگایی هەبوو بەرامبەر بەمە لە ناو ماڵە کە دایکە لەگەڵ هاوژینەکەی لە شوێنی کارەکەی لە ناو سروشتا ئەم پارێزگاریە دروستە بێ ئەم هاوسەنگیە دروستە بێ و هەر کاتێک هەر ئەندامێکی نێری خێزانەکەی لە شوێنی کارەکەی پیاوێک بەم عەقڵەتە مامەڵەی لەگەڵا کرد ئەو سنووری بۆ دانێ پیاوێک بەم زێهنێتێ پیا و سالاریە مامەڵەی لەگەڵا کرد ناتوانێت ئەم ژنە بەو شێوازە کۆنتترۆلکە بۆیە بە پلەی یەکەم ئێمە کاتێک بمانەوێت خێزان هۆشار بکەینەوە بمانێت کۆمەلگە هۆشار بکەینەوە بمانێت پیاوان هۆشار بکەینەوە بمانێت میدیا هۆشار بکەینەوە پێویستەکە بە پلەی یەکەم ژنان خۆیان بە ئاگا بن لەوەی چ سیستەمێک چ زێهنەتێکی پیا و سالاری بەڵام سەرمایهداری بەم شێوازە جەستە و زهنی ژنی داگیر کردووە کە ژنان لەم داگیرکاریە تێگەیشتن باشتر ئەتوانن هەنگاو بنێن بۆ ئازادکردنی خۆشیان و کۆمەڵگەش و سروشت بەڵام ئەتوانین بڵێن پێشکەوتنەکان ڕۆڵێکی بەرچاویانە بوو لەوەی کە کۆمەڵێ بارودۆخی خراپ بۆ ژنان بەجێپێڵن وەکو بەڕێز باسەکر ئێمە لە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو هەر ژنان بوون کە چیان بۆ ئێمە نەکرد لە شۆڕشەکانە هەر ژنان بوون کە پێگەیەکی ویان بەجێژە تا ئێستا ناویان بەزین دوێتی ماتەوە بۆ نمونە عادی لە خانم ئەوش ژنە بۆ توانوێتی نازناوێکی وا بەجێپێڵە خۆ ئەو سەردەمی جوانکاریش بێگومانە هەموو ئەمانە کەسانی نمونەین بەڵام ئەتوانین بڵێن خات هەڵوێت پێشکەوتنەکان وای لە ئێمە کرد بە پەلا تێکەڵی بابەتەکان بین و خۆمان بیرچێتەوە بە تایبەتی خۆ بابەتێکە ئاماژە و پێیا لە پێناو ئەوەی کە من خۆم بناسیێنم یاخو خۆم بە جوان دەربخەم پەنا بۆ کۆمەڵی بابەتی کابم یاخو ئەڵێ من دوا کەوتم لە شتەکان ڕاڕێنێکە کەس دوای ئەوەی کاکەوێت ئەمانە تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی بارودۆخی ژن بە ئاقارێکی کابم زۆر سوپاس پرسیارێکی زۆر جوانە قسە زۆر هەڵەگرێ هەوڵێم بە کورتی وەڵامە بەمەوە لە بەرکاتی بەرنامەکە هەمیشە پێشکەوتنەکانی ئەوەی کە پێوترێ پێشکەوتن ئێمە بێ سەیری ئەوە بکەین کە ئەم پێشکەوتنانە لەسەر زیانەکانیان پێشکەوتنانە چین یا بەڵێ قەیرانەکان و لێکەوتنەکانیان پێشکەوتنانە چین پێشکەوتنی تەکنەلۆژیاوە ئەوەی پێوترێ پێشکەوتن و گەشەپێدانی کۆمەڵایەتی ئێمە بێ بەراوردێ بکەین لەوەی کە چیمان لە دەستاوە چیمان بەدەسێنا لە بەروی قۆناغەکانی پێشکەوتن ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتی وەرەگرین لە ڕووی ئابووری وەرەگرین لە ڕووی تەکنەلۆژیا وەرەگرین زۆر بە خێرایی هاو بۆ ئێمە و لە بەروی دام و دەستگای تایبەتمان نەبوو کە هەوڵ با کاتی ئەو کێشانەی کە ڕوئێن کە هەموویشە کێشە هەیە لە کۆمەڵگە ئەمە بەشێکە لە پێکەوە ژیان و لە زیندوێتی کۆمەڵگا بەڵام مامەڵەکردن لەگەڵم کێشانەیە و خێرا دۆزینەوەی چارەسەر تەنانەگەر چارەسەریشی بۆ نەدۆزیتەوە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵم کێشانەیە و لەوەی کە ئێمە تێبگەین کێشەکان چین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین زۆر جارێمە بەر کێشەکان کەوتوین بەر قەیرانەکان کەوتوین بەڵام ئاگاییمان نەبوو لەوەی کە ئەمە قەیرانە ئەمە کێشەیە
و پێمان وا بۆ ئەم کێشە و قەیرانە تەنها لە ناو خێزانەکەی ئێمەیە تەنها وەکو ژنێک من ڕوبەڕووی ئەم قەیرانە بوومەتەوە بۆیە زۆر گرنگە کاتێک کە ئێمە بەرهەر پێشکەوتنێک ئەکەین یەکسەر وەری نەگرین پێمان وانە بێ ئێمە دواکەوتوین چکە ئێمە کللتورێکی زۆر جوانمان هەیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ کۆمەڵگەی خۆمان با بڵێن هەروەکوی کە باسم کرد لە ناو گوندەکانی ئێمە لە ناو کەڵگەکانی ئێمە ژن و داپیران و باپیرانی ئێمە پێکەوە کاریان کردووە وە ژنانی ئێمە ڕەڵێکی کاریگەریان هەبووە مەرج نییە زۆر جار بە ناوی خۆیانەوە بوو بێ من نامێ بڵێم کۆمەڵگەی ئێمە یا با بڵێن کللتور و نەریتی ئێمە دابراوە لە زیهنێتی پیا و سالاری بەڵام بەشێکی زۆری ئەم پێشکەوتنانەی کە هاتن بە ناوی شۆڕشی پیشەسازی بە ناوی شۆڕشی تەکنەلۆژیا بە ناوی تەکنەلۆژیا ڕەگەزەکانی پیا و سالاری بەهێزتر کرد لەوەی زۆر جار لە بەرۆی پیاوان خاوەنی پارەی نەختینەن و خاوەنی سەرچاوەکانی بەرهەمهێنانن ڕۆڵی پیاوانی کاریگەرتر کرد لەبەرەوەی ئەوان ئامانجی سەرەکیان ئەم سیستەمە ئامانجی سەرەکی ئەوەیە کە زیاتر پیاوان باڵا دەست بن و ژنان ژێردەستە بن و ژنان پاشکۆ بن بۆیە ئەو پێشکەوتنانی کە هاتن بەشێکی زۆری لەسەر تێکدانی بنەما جوانەکانی کۆمەڵگەی ئێمە بوو و بەشێکی زۆری بۆ هۆی بە پاشکۆکردنی ژن بەشێکیشی لەسەر تێکدانی ژینگە بوو لە هەر بوارێک لە بوارەکانی ئەگەر ئێمە وەریگرین ئەوەندەی ببورن لە پێشکەوتنی ئابووری و تەکنەلۆژیایە سروشت با بڵێن ئەتوانین بڵێن زەرمەندی یەکەم بوو وە قەیرانی زۆر قوڵ و گەورەی لە سروشتە بە پلەی یەکەم ئەگەر سادەترین نمونە وەربگرین زۆرترین سەرچاوەکانی سروشت بەکار هاتوون تەنها بۆ دروستکردنی کاڵا بەبێ ئەوەی بیر لەوە بکرێتەوە کە ئەمە هینەوەکانی داهاتووشە و کاتێک ئێمە ئەم سەرچاوەیە لە دەست ئەین هەندێک سەرچاوەمان هەیە توانای نوێبوونەوەی هەیە بەڵام هەندێک سەرچاوەمان هەیە توانای نوێبوونەوەی هەیە بۆیە سیستەم ئێستا بێدەسەڵاتە لەوەی کاتێک کە سەرچاوەیەک نوێ نابێتەوە چارەسەری بۆ ناکە هیچ زانستێک و پێشکەوتنێک ناتوانێت چارەسەری بکە کەواتە زانست تەنها توانای وەڵامانەوەی وەتانای چارەسەرکردنی نییە بۆیە زۆر گرنگە کاتێک کە پێشکەوتن قۆناغەکانی پێشکەوتن لە هەرێکێک لەو بوارە لە هەرێکێک لەو کایانەیە کە ئێوێ بەردەوام بێ پێیسەکە سروشت بکە بە بنەما کاتێ سروشتی کرد بە بنەما ئەو کاتە ئەزانێ زیانەکانی لەسەر سەرچاوەکان چیاوە و کاتە بڕیارەیە دەست بۆم سەرچاوەیە نەبا چکە نەوەکانی داهاتوومان هەیە و ئێمە چی بەجێهێڵین بۆ نەوەکانی داهاتووە گەرەسە لە من بپرسی من پێتەڵێم وێرانەیەکمان هەیە بۆ نەوەکانی داهاتوو بڕواتان بێنەوەکانی داهاتوو بمبورن ڕەجممان ئەکەن چکە ئەوەی کە ئێستا ئێمە بەجێ ئەهێڵین و ئەوەی کە ئێستا ئێمە مەبەستم لە کوی مرۆڤایەتیە مەبەستم لە سیستەمە و زۆر جار بێدەنگی مرۆڤەکان بێ هەڵوێستی مرۆڤەکان بەرامبەر ئەوەی کە ئەگوزەرێ ئەمڕۆ نەوەکانی داهاتوو ڕەجمی ئێمە ئەکەن هەمووشینە با بڵێنەوە بەشە بەدڵنیایی ئەو کەمینەی بەشی جوانیە کە توانین کۆشی بەجێ بێڵین بۆ نەوە ئەو کەمینەی کە دەستی بەسەر سەرچاوەکان و بەسەر کۆمپانیاکان ئاگرتووە بەڵام زۆرینەیەکیش هەن کە بێدەنگن پێم وایە مارتن لۆسەر کینگە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ من لەوانە ناترسم کە هەمیشە بڵێن سەرچاوی قەیرانەکانن من کێشەم لەگەڵ ئەوانەیە هەیە کە زۆرینە و بێدەنگن اینجا خاتی هەڵوێست لە قسەکان تا هەمیشە ئاماژەت بە وشەیەکە کرد ئێکۆفێمینیزم لەوانەیە زۆر کەس پرسیار بکات بڵێ ئێکۆفێمینیزم چییە پێمان خۆشە لەوەی کە بزانین ئێکۆفێمینیزم چییە بە کیو بەچی ئەوتی ئێکۆفێمینیزم هەموو بابەتانەی کێسە گفتوگۆمان لەسەر کرد و ئەوەی کە ئێمە خۆمان میلەتێکین هەزارەها ساڵ لەژێر دەسەڵاتی داگیرکاریان و جەنگی وڵاتانی ئیمپریالیزم لە هەرێمی دیکە و لە وڵاتی دیکە پیشەسازی جوانکاری پیشەسازی سەوز ئەوەی با بڵێن شۆڕشی سەوز کە هات و کشتتوکاڵی سروشتی ئێمەی گۆڕی بکردی بە کشتتوکاڵی پیشەسازی بە ناوی پێشکەوتنەوە و سپی هەڵگەڕانی دوورگە مەرجانیەکان سووتانی ئەمازۆن کە دۆناڵد ترەمپ و سەرۆکی پێشووی بەرازیل و چەندەها کەسیکە بەرپرسن لە سووتانی ئەمازۆن کە بە سیەکانی زەوی ناسراون جیاوازی ڕەگەزی ناداتپەروەری کۆمەڵایەتی ئەمانە هەمووی ئەو بابەتانن کە ئیکۆفێمینیزم قسەی لەسەرەکە چکە ئیکۆفێمینیزم تەنها کێشە ئابوووریەکان وەرناگرێت تەنها سیستەم وەرناگرێ بۆچی چونکە هەر سیستەم خۆی
بوونی ئەم سیستەمە سیاسی ئابوووریە کە سیستەمێکی پیاوسالاری سەرمایه‌داریە نیولیبراڵانە کە هاتووە ئەم قەیرانانەی دروست کردووە و ئێمە قسە لەسەر قەیرانە ئابووری کۆمەڵایەتی سیاسەکانێکین چونکە هەمویان پێکەوە گرێدراون هیچ یەکێکیان پێکەوە تەنها وەرناگرین و هەر ئیکۆفێمینیزم ئەتوانین بڵێن ئایدۆلۆژیا و بزوتنەوەیەکە کە توانی شیکاری هەموو ئەمانە پێکەوە بکە کە تا ئێستا هیچ ئایدۆلۆژیایەک نیتوانیەوە پێکەوە ئەمانە هەمووی یەکانگیرکە و هەر پنتێک لەمانە وەربگرێ پەیوەندیداری کاتەوە بە پنتێک لە کایەکی دیکەیە بۆیە ئیکۆفێمینیزم کاتێک کە بەم شێوازە ها و گفتوگوی لەسەر ئەم قەیران و کایانە کرد بۆیە بزوتنەوەکانی دیکە یا بڵێن چالاکوانەکانی دیکە ئەوانەی کە لە دژی چەکی ئەتۆم بوون دژی سووتانی ئەمازۆن بوون و دژی بەکاڵاکردنی جەستەیژن بوون دژی بە بازرگانیکردنی مناڵ بوون دژی ئەوەی کە مناڵ لە بەنگلادش و لە وڵاتانی دیکە کرێکارن ئەوی پێوترە چایلد لەیبەر دژی هەموو ئەمانە بوون هەمویان هاتنە ناوم بزوتنەوە بۆیە بزوتنەوەکی ژنان کۆمەڵایەتی سیاسی ئابووری لەسەر ئاسی دنیاە و ئەمڕۆ ئەتوانین بڵێن ئیکۆفێمینیستەکان لەسەر ئاسی دنیا ڕۆڵێکی گەورەیان هەیە وتوانی ویانە کاریگەری باشیان هەبێت لە هۆشیاریکردنەوەی ژنان و پیاوان و لە ڕاگررتنی بەشێک لە کۆمپانیاکان لە نەهێشتنی بڵین ئەو کۆمپانیانەی کە دارستانەکانە بڕن چکە بەڕاستی دارستانەکان ڕۆڵێکی گەورە ئەگەێڕن لە هێشتنەوەی ئیکۆسیستەمی ئێمە ئێمە دەستخۆشی لەکەین سپاس بۆ تۆ سپاس بۆ بابەتی کاڵبژاردۆ بە تایبەتی لەگەڵ ژنان و سروشتا کە بە شێوازێکی باش بەیەکیان و ببەستیتەوە و بابەتانەشی کە پەیوەستە بۆی کە ئێمە بۆ داهاتوو چه هەوڵێک بین هیواداریشین ئێمە کام گفتوگۆیەکەنەوە تەوژمێ تەکنۆلۆژیایی کە ڕووی تێکردوین زیاتر بەرەو خراپیمان نەبا بەڵکو ئەو لایەنە نەرێنی بەرەو کۆتایی بەرین و سوی و دەکەی بەکاربهێنین و بۆ مەبەتی ئەوەی کە ئێمەش بتوانین هاوسەنجی و یەکسانی لە نێوان کۆمەلگا و لە ژن و پیاوانە هەبێ ئێستا بە خۆشحاڵی و بەدیەکەین بەڵام هەوڵ بین زیاتر و زیاتری بکەین تاوەکو ئەم بابەتە ببێتە بابەتێکی گشتگیر و کاری باشی لەسەر بکرێت دووبارە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتتان دروست کرد و ئەو پرسیارانە و هیوادارین هۆکارێک بێ بۆی خەڵک زیاتر بە ئاگات بێت لەم بابەتە خۆش